بەناوی خدای بەخشندەی میهرەبان لیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاچی پێشەوامان، نووری چاو تازی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم ئازیزانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەو جارش لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ کە باسی مەقامێکی تر لە مەقامەکانی عوبودیەت دەکەین، ئەویش سەبر و ئارامگرتنە. ئێمە باسی زوهدمان کرد پێشتر، باسمان کرد زوهد چۆنە و بە چ کەسێک دەڵێن زاهید، پاشانیش هەندێک باسی دنیامان کرد و زەرەرەکانی خۆشویستنی دنیامان کرد. ئێستاش دێینە سەر سەبر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا باسی سەبر و ئارامگرتن دەکا. ئەفەرموویتن ما أعطي أحد عطاء خيرا وأوسع من الصبر. دەفەرمووی هیچ کەسێک بەخشیشێک هەدیەک دیارەکی پێدرابی باشتر و چاکتر و فراوانتر نییە لە ئارامگرتن. سبحان الله. بۆی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی لە یەک لە فەرمودە شیرینەکانی خۆیدا دەفەرموویتن الرأس من الإيمان، دەفەرمی الصبر من الإيمان بمنزلة الرأس من الجسد ألا لا إيمان لمن لا صبر له. دەفەرمی گەورەی سەبر لەناو سیستەمی ئیماندا وەکو قەتر و ڕێزی سەر وای لەسەر لاشەدا. چۆن لاشە هەرچەندە گەورە و زەبەلاح بێ، ئەمما ئەگە سەری پێوە نەبێ هیچ ئیسیفادەی نییە و هیچ کەڵکی نییە. هەر لاشەیەکە لەو گۆڕەی کەتووە بێ ئیسیفادە، ئەوەی کە ئەم جسمە ئەپارێزێ، ئەوەی کە وەی لێ دەکە جسمێکی بە مەنفەعەت و سود بەخش بێ سەرەکەیتی. کەواتە سەب ئیمانیش ئەگە بتەوێ بیپارێزی ئەبێ سەبرت هەبێتن. یعنی سەبر ئەوەندەك زەڕورە لە بۆ ئیمان پاراستن. بۆیە ئەفەرمی ئاگدار بن کەسێک سەبری نەبێ ئیمانیشی نییە. ئازیزانم، عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی ئیمان دوو بەشە، نصف صبر و نصف شکر. دەفەرمی ئیمان دوو بەشە بەس. سبحان الله. دەفەرمی نیوەی سەبر گرتن و ئارامگرتنە، نیوەکەی تیران سوپاس گوزار و حەمد و سەناکردنی خوایە لەسەر نیعمەتەکانی. ئێستا بابێین پێشەوەی تعریفی و پێناسەی سەبر بکەین و جۆرەکانی بکەین، باسی هەندێک لە فەزائیل و خەڵاتەکانی خودایی دەکەین بۆ ئەوانەی کە سەبر دەگرن. یەکەمین، هەر کەسێک بە سەبر بێ خوددا لەگەڵیەتی. هەر کەسێک ئارامگر بێ خوای گەورە لەگەڵیەتی. بەس ئەگەر خوا لەگەڵ بوو ئەلەیس الله بکاف عەبدە، بەس نییە خوددا لەگەڵ بی. چ منەتت هەیە کە کەون و کائینات هەر هەمووی بەلایەکی، بەڵام پشت و پەنای خوا و مەعیەتی خوا لەلایەکی. إن الله مع الصابرين. بەڕاستی بەتەئکید، إن لە لغەی عەرەبی پێدەن حرف مشبهة بالفعل يفيد التوكيد. بەتەئکید خوای گەورە لەگەڵ ئارامگرانە. یان ئەو کەسانەی کە ئەیانەوێ ببنە پێشەنگ، ببنە پێشەوە، ببنە گەورە و ببنە قودوە، لابودە دەبی سەبریان هەبی. هیچ قودوەیەک و هیچ پێشەنگێک و هیچ گەورەیەک ناتوانێت گەوراتی خۆی ڕابگری ئەگە سەبری نەبی. بە تۆ زۆر عەیبدار و کرێت دەبی لە بۆی کاتێک کە سەبری نەبیتن. بۆیە بزانە خوای گەورە
کە باسی پێشەوابوون دەکا کە چۆن ئەو کەسانی کە هەریان دەبژێریتن ببن بە پێشەوای قودوەی خەڵک چۆنی مەتحی سیفەتی سەبریان دەکا کە سەبریشی پێبەخشیون. دوی خوای گەورە ئەفەرمی وجعلنا منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون. ئەفەرمی ئێمە هەندێک لەوانەمان کرد بە پێشەوا ئەئیممە قودوە گەورەی خەڵک يهدون بأمرنا بە ئەمری ئێمە هدایەتی خەڵک دەدەن و باسی هدایەت دەکەن و لەسەر هدایەتی خوددان لما صبروا بەچی بس ئەو پلەیان بەدەست کرد بە سەبر و ئارام وەکانوا بآیاتنا یوقینون پاشان بە هەبوونی یەقین و بڕوایەکی تەواو بەو دین و عەقیدەی کە هەریان گرتووە. بۆیە لە فەرمودەیەکی پێغەمبەر داهاتووە صلى الله عليه وسلم دەفەرمێ الإيمان نصفه صبر، دەفەرمێ ئیمان نیوەی سەبرە واليقين كله إيمان، دەفەرمیتن یەقینیش هەر هەمووی ئیمانە. سبحان الله. دەکەواتە بەڕاستی ئەم دوو سیفەتە بۆ پێشەوابوون زۆر زۆر گرینگە. هەر کەسێک سیفەتی سەبر و ئارامی هەبێ قابلی ئەوەی هەیە کە ببێت بە پێشەوای خەڵک. حتا فێڵ و حیلە و پلانی دوژمنان کارت تێناکە و زەرەرت بۆ نابێ ئەگەر سەبر و ئارامت هەبێت. سبحان الله. بزانە خوای گەورە چۆن باسی ئەوە دەکا، دەفەرمی ئین تەصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا. دەفەرمی ئێوە ئەگە بە سەبر و ئارام بن و لە خوا ترس بن، تەقوای خوای گەورە بکەن، خۆتان بپارێزن لە قەدەغە کراوەکانی خودای گەورە، دەفەرمی ئەوە هیچ فێڵ و حیلەی دوژمنانەکان زەرەر بە ئێوە ناگەێنیت. کەواتە هەر کەسە کدەی هەوێ بەڕاستی لە پیلان و لە دەسیسە و لە موعامەراتی دوژمنی سەلامەت بێ و زەرەری پێ نەکەوێ ئەبێ ئەم دوو سیفەتەی لە خۆ بگرێت. یەکەمین سەبر و ئارام. سەبر و ئارام ئینسانێکی حەکیمە لێ دروست دەکا، پیاوێکی دووربینە لێ دروست دەکا، پیاوێکی وعی و ئاگدار لێ دروست دەکا و پاشانی تەقواکردنی خوای گەورە، خۆپاراستن لە قەدەغە کراوەکانی خوای گەورە و لێ دەکاتن خوای گەورە هیچ پیلان و هیچ موعامەرەیەک و هیچ فێڵ و حیلەیەک و ئیدژمنان بۆ تو زەرەری نەبیتن. و هەدیەیەکی تر و خەڵاتێک و فەزلێکی تری سەبرگرتن ئەوەیە ئەبیت بە خۆشەویستی خوای جەلە وەعەلا. بەڕاستی ئەو مەرتەبەیەکی گەورەیە، بەڕاستی ئەمە خەڵاتێکی گەورەیە کە خوای گەورە ئەفەرمی إن الله يحب الصابرين. بەتەئکید خدای گەورە ئەوانەی کە سەبر و ئارام دەگرن خدا خۆشیانی دەوێتن. ئێ وەڵڵاهی ئەوە گەورەترین پلەیە ئینسان ئەگەر پێی بگاتن. خوای گەورە لە ئایەتێکدا باسی تاقیکردنەوەی خۆی دەکا بۆ بەندەکانی کاتێک کە خوای متعال بەندەکانی خۆی تاقی ئەکاتەوە بە نەخۆشی، بە فەقیری، بە هەژاری، بە کەس و کار مردن، بە منداڵ مردن، بە خێزان مردن، یان بە زەرر و زیان، هەر ئیمتیحانێکی خودای گەورە کە ئیمتیحانی بەندەکانی خۆی دەکا، ئەو بەندانش لە کاتی ئەم ناخۆشی و ناڕەحەتیەدا سەبر ئەگرن و ئارام ئەگرن و تەنها ذکری ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون دەڵێنەوە. خوای گەورە سێ خەڵاتیان دەکا، سێ خەڵاتی زۆر زۆر گەورەیان دەکا کە ئەوانەی کە سەبر و ئارام دەگرن لە کاتی ناڕەحەتی و ناخۆشی و بەڵاو موسیبەتدا. ئەوەتە خوای گەورە ئەفەرمی وبەشری الصابرین، موژدە بدە ئەی محەممەد صلى الله عليه وسلم بەو کەسانی کە ئارام گرن ئیذا ئەصابەتهم مصیبەة، هەر کاتێک کەوا تووشی بەڵاو ناڕەحەتیەکی بوون قالوا إنا لله وإنا إليه راجعون. ئێمە ئەی خوداین، هەر بۆ خوداش دەگەڕێینەوە. ئەو زەخوای گەورە دەفەرمی ئولائیکە ئەوانە، ئەو ئارامگرانە عەلەیهم لەسەریان هەیە، لە بۆیان هەیە چی؟ صەڵەوات من ربهم. سبحان الله. خوا بەو هەموو عەزەمەت و دەسەڵاتی خۆی سەڵەواتیان بەسەدا دەنێری، ئارامی و
نعمەت و فەزل و مهرەبانی خۆی بەسەریاندا دەڕێژیتن. پاشان دەفەرمێ سەڵەوات من ڕەبیهم وەڕەحمە، خی گەورە ڕەحمیشان پێ دەکا، غەرقی ڕەحمەتی خۆیان دەکاتن. وأولئك هم المهتدون، بەڕاستی ئەمانش هیدایەت دراون، ئەوانن کە پێی بڵێن خی گەورە هیدایەتی داوە. بزانە سبحان الله، ئەم سێ خەڵاتە گەورە بە چ بەدەست دەکەوێ؟ بەوەی بەدەست دەکەوێت لە کاتی بەڵا، لە کاتی ناڕەحەتی، لە کاتی ناخۆشی، لە کاتی هەر ئەزیەت و ئازارەکە توش بوو. جا ئەم ئەزیەت و ئازارە لە لای ژنت بوو، لە لای منداڵت بوو، لە لای برادرانت بوو، لە لای خەڵکی بێگانە بوو، ئەم ئەزیەت و ئازارە لە ماڵت بوو، لە منداڵت بوو، لە سەحەتت بوو، لە ناڕەحەتیت بوو، لە ئەمنیەتت بوو، ئەو ئەزیەت و ئازارە لە هەر شێوە و نەوعێک بوو کە تۆ ئەم ئەزیەت و ئازارە تەحمل کرد، سەبرت کرد، ئارامت کرد، وە قسەت نەکرد، شەکوات نەکرد، بەڵکو تەنها ڕازی بوونی خۆت سابت کرد لە بۆ ڕەب العالەمین. هەر گوتت ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون، ئێمە ئی خوداین، ئەمە هەمومان ئی خوداین، هەر بۆ لای خوددا دەگەڕێنەوە. خی گەورە ئەم سێ خەڵاتە گەورەت سبحان الله پێ خەڵات دەکا، هەر بەسە سەڵەواتەکەی خودای گەورە بەسە بۆ تۆ، چکە سەڵاوات وەکو گوتمان مختصی محەممەد المستەفایە صلى الله عليه وسلم، بەڵام خوا لە گەورەی و شەرافەتی ئەو محەممەد المستەفایە صلى الله عليه وسلم وای کرد و هەر کەسێک سەڵەواتی لەسێ لێ بدە، خوای گەورە سەڵەواتی لەسەر لێ بدە. جا دووەم هۆکار بۆ سەڵەواتدانی خوددا بۆ بەندەکانی خۆی بەڕاستی ئەم سەبر و ئەم ئارامگرتنەیە. پاشان ئەدی ڕەحمەت الله، ئەتو ئەگەر خوا غەرقی ڕەحمەتی خۆت لۆ بکە، خۆی لۆ بکە، بەستە، واللهی بەستە ئەگەر خوا ڕەحمەت پێ بکە. و پاشانیش ئەدی هیدایەت ئەو گەورەترین خەڵاتە، والله گەورەترین خەڵاتە کە خوای گەورە پێت بفەرمون ئولائیکە هم المهتدون، بەڕاستی ئەوانە بەتەکید ئەوانە هیدایەت دراون. تا بەڕاستی ئەم خەڵاتە لە چێ بەدەست دەکەوی ئازیزانم. چەند پێویستمان بە سەبرە، چەند پێویستمان بە ئارامیە، پس چەند پێویستمان بە زەبتی نەفسە لە کاتێ ناڕەحەتی و ناخۆشیەکاندا بەڕاستی ئاگامان لەخۆ بیت. خەڵاتیشی تری ئەو کەسانی کە سەبر دەگرن لەسەر ناخۆشیەکان ئەوەیە کە بردنەوەی بەهەشتە. سبحان الله، هەموو ناڕەحەتیەکانی ئێمە، هەموو ئەزیەت و ئازارەکانی ئێمە، هەموو ناخۆشیەکانی ئێمە سان ئەگە سەبری لەسەر کرد ئللا نەتیجەکەی بەهەشتی بەرینە. ئەوەتە خوای گەورە دەفەرمی ئینی جەزەیتهم اليوم بما صبروا أنهم هم الفائزون. سبحان الله، دەفەرمێ ئەوڕۆ کە من جەزای خێر و بەهەشتم دانەوە بەوەی کاتێک کە ئەوانە سەبر و ئارامیان کرد و هەر ئەو سابرانش بردیانەوە. ئەو زە دەفەرمی ئەنەهم هم الفائزون، بەڕاستی ئەوانە بردیانەوە، بەڕاستی ئەوانە بە چ بردیانەوە؟ بەوەی سەبریان کرد لەسەر هەموو ناڕەحەتی و ناخۆشیەکاندا. ئازیزانی من، ئیمتیحانی خوا بۆ بەندەکانی خۆی دوو جۆرە، ئیمتیحانێک بە خۆشی، ئیمتیحانێک بە ناخۆشی. خۆی گەورە دەفەرموویتن ئێمە بەندەکانی خۆم تاقی ئەکەمەوە هەم بە خۆشی و هەم بە ناخۆشی. بەڕاستی ئەوانەی کە بە خۆشی ئیمتیحان دەکرێن زۆریمان ساقیت دەبین. عەبدوڕەحمانی کوڕ عەوف ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ خوا ئێمەی ئیمتیحان کرد بە سەرڕا بە خۆشی، سبحان الله ساقیت بوون، بەڵام خوای گەورە ئێمەی ئیمتیحان کرد بە ضەڕا و بە ناخۆشی، نازیح بوون. زۆری ئومەتی محەممەد کە خوای گەورە بە خۆشی تاقی دەکاتەوە ساقیت دەبی، قەلب ساغی، هەبوونی، دەوڵەمەند، حورمەت و ڕێز، گەورەیی، مەسئولیەتێکی گەورە بی، باڵا دەست بی، کاری خەڵکت بەدەست بی، عالم و زانا و علمێکت هەبی، هەموو ئەوانە سبحان الله کە بەدەستیان دەکەوی خۆشی و شادی و ئارامی و سەفەر و سیاحە و ئەو پەڕی سەعەت خۆشی، ئەوانە هەمووی نیعمەتی خوای گەورەن، بەڵام لە هەمان کاتدا ئیمتیحانی خوایە بۆ بەندەکانی خۆی. وەنەبلوهم بالخەیری وەشەڕی فتنە. خوای گەورە ئەفەرمی ئێمە تاقییان ئەکەینەوە بە خێر و بە شەڕ. ئەوانەی کە بە خێر سبحان الله کە گوتم زۆری خەڵک بێدین دەبی،
زۆری خەڵک خوای لەبیر دەکات، نوێژێ لەبیر دەکات، جمعی لەبیر دەکات، چاکە و پیاوەتی لەبیر دەکات، ڕەزیل دەبی، هەر خەریکی خۆی و منداڵی خۆی دەبی، حەق و ماف و خزمایەتی هیچ ناداتن، ئیتر بەو شێوەیە سبحان الله ساقی دەبی. بەڵام ئەوانەی کە بە ناخۆشی، بە نەخۆشی، بە فەقیری، بە سزن، بە ئاوارە بوون، بە خێزان مردن، بە منداڵ مردن، بە کەس و کار مردن، بە زەرەر، بە هەر بەڵاو موسیبەتێک دەرەی کە تووشیان دەبی سبحان الله ئەوانە زیاتر ڕوو لەخوا دەکەن، زیاتر ئیستیعانە بەخوا دەکەن، نازح دەبن. لا ئینشاءالله دەی بزانین سەبری چییە و بە زۆرەکانیشی چەندە. ئینشاءالله لە دەرسی داهاتوو دێمەوە خزمەتتان. السلام عليكم ورحمة الله وبركاته.